لە یاریگای لویسی دووەم لە شانیشینی مۆناکۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بۆ هەرێک لە جیمیرسۆنی بەرگریکار و لیۆناردۆ جاردیمی ڕاهێنەری مۆناکۆ ئەنجامدرا و تایدا وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسانیان دایەوە. سەرەتا پرسیاری پەیامنێری کورسان نیوز بۆ جیمیرسۆنی بەرگریکاری مۆناکۆ بوو. بەڕێز جیمیرسۆن، جیاوازی چی دەبینیت لە نێوان یاریەکەتان لە بەرامبەر یۆڤانتۆس بەراورد با ساڵی 2014؟ ئایا ئێوە ئامانجتان چییە؟ جیاوازیەکی زۆر هەیە لە ئێستا و ڕابردوودا. یاریزانەکانمان بە شێوەیەکی زۆر باش ئامادەن. هەموو یاریزانەکانمان دەیانەوێت بردنەوە تۆمار بکەین. هەموو هەوڵێکیش دەدەین تا بردنەوە تۆمار بکەین. دواتر لە وەڵامی پرسیارێکی پەیامنێری کورسان نیوز بۆ لیۆناردۆ جاردیمی ڕاهێنەری مۆناکۆ بەوەی ئایا چۆن ئامۆژگاری یاریزانەکانت کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی یۆڤانتۆس، ڕاهێنەری ناوبراو بەم جۆرە وەڵامی کورسان نیوزی دایەوە. ئێمە کاری زۆرمان لەسەر ئەم یاریە کردووە، لەگەڵ یاریزانەکانمان قسەی زۆرمان کردووە و پلانی تایبەتمان هەیە. بەڵێ ڕاستە، یانەی یۆڤانتۆس یانێکی گەورەیە، وێنێکی باشیان تۆمار کردووە لە خولەکەدا. ئەوان تشک دەخەنە سەر یاریەکەمان لە بەرامبەر مانسیتی و بروسیا دۆرتمۆند. ئێمە بە شێوازی هێرشبردن یاری دەکەین، نەوەک بەرگری. و پێم وایە یۆڤانتۆس لە ڕووی بەرگری و هێرشبردنی شەو زۆر بەهێزن و کێشەیان نییە. ئەوان گرنگی زۆر بە لێدانی سوچ و لێدانە ڕاستەوخۆکان دەدەن و گۆڵ تۆمار دەدەکەن. بۆیە دەبێت ئێمە پلانی تایبەتمان هەبێ بۆیان. ئەوەی بەلای ئێمەوە لەم کاتەتا گرنگە چامپیۆنز لیگە، نەوەک خولی فەڕەنسی. هەموو بۆچوون و ئاماژەکان لەسەر ئەم یاریەیە. یاریزانەکانمان ئامادەن و هیچ کێشەیەکمان نییە. چاومان لەوەیە لە یاریگەی خۆماندا ئەنجامێکی باش تۆمار بکەین. جیمیرسۆنی بەرگریکاری یانەی مۆناکۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا جەختی کردەوە کە ئەوان لە توانایاندا هەیە لە یانەی یۆڤانتۆس بەرنەوە و بگەنە یاری کۆتایی خولیانە پاڵۆنەکانی ئەوروپا. لیۆناردۆ جاردیمی ڕاهێنەری یانەی مۆناکۆ گەشتبینە بە سەرکەوتنیانەکەی و ئەوەشی بە ڕۆژنامەنووسان دووبات کردەوە کە یاریزانەکانی لە ڕووی توانای جەستەییەوە 100% بۆ یاریەکە ئامادەن. داراوان حاجی حامید، کورسات نیوز، مۆناکۆ.